بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ڕازی تەمەنەوە پێتان شا دەبم. ڕازی تەمەنی ئەم جارەمان لە شاری پێنجێن و لە خزمەت یەکێک لە کەسایەتیە ئاینی و سیاسیەکانی ڕابوونی ئیسلامی کوردستان، ئەویش بەڕێز مامۆستا مەلا مەحموودی ئازادی، ڕاز و نیازی تەمەنی مامۆستاتان لە زاری خۆیەوە و لە نێو شاری پێنجێن و دواتر وێزگەکانی ژیانی مامۆستا بەیەوەی بەڕێز ئاشناکەم. فەرموون لەگەڵمان بن. مامۆستا سەرەتا خۆت بناسێنی و زانیاریەکمان لەسەر ئەم شوێنەیە کە ئێستا تیاین پێ بڵێیت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. والله کاک عادلی بەڕێز ئێمە باوکم لە ساڵی 1947 ژنی هێناوە، دوایی باوکم ماڵی هاتوتە ئەم پێنجێنە هاتوونێتە ئێرە. باوکم هاتوتە ئێرە لەگەڵ دایکمە لەم شوێنە بوون. دوایی من لە ساڵی 1952 لێرە لە دایک بووم لەم شوێنە ئەلبەتە و کاتە ئەم گەڕەکە شێوازێکی تر بوو. ماڵان لە دواییە ئەم ماڵانە لە کە پێنجێن چۆڵکرا ماڵەکان ڕوخێنرا و خۆلاسە وێران بۆمانەمە تازە کردوێت، بەڵام پێنجێنیش ئەلبەتە چۆتە خوارەوە زۆرتری. جا من لە ساڵی 1952 لەم شوێنە لە دایک بووم. ماڵمان لێرە بوو، لە ماڵی حەمەمەلا بووین کە ئەمە ماڵەکەیە لێرە. ئێمە کرێکی ئەوان بووین کە لەو 52 من لە دایک بووم. لە ڕۆژی حەوتەیە کە من مەثەلەن حەوتەم ڕۆشتە بوو، باوکم مامۆستا مەلا حەمینی سۆفی هەبوو لەگەڵ فەقێکان و کۆمەڵێک خەڵک و دراوسێوانی داوەت کرده بوو. لە شەوی حەوتەیە مامۆستا مەلا حەمین و فەقێکانی ئامادەی ناونانی من بوون. ئەلبەتە ناویان بە قورعە دانابوو، ئەحمە و محەممەد و مەحموود بە قورعە مەحموودەکە دەرچووە. دایتر من لە ساڵی بڵێن 52 کە لێرە لەدایک بووم، ئێتر لەو دووە ینی بەرەبەرە ینی گەورە بووم تا تەمەنم چووە مەثەن تقریباً لەوەی 4 ساڵان و ئەمانە هەر لێرا بووین. ئیتر ماڵی باپیرەیشم واتە باوکی دایکم لەو دێبوون لە کێلو هەیە لەو بەرەوە لەو بەر ئاوەکەی پێنجێنەوەیە و مەثەلەن لەم پێنجێنیشا مەثەلەن کۆمەڵی خزم و کەسوکاری تیا بوو. یەکێ لەوانە کە خزمی مرد بوون کە حاجی حەمەهەڵۆ بوو و پورێکم خێزانی بوو کە خوشکی دایکمە. جا ئەوانیش ماڵیان لەو بەرەوە بوو، لەو بەرە و شاخەی ئەو بەرەوە بوو ماڵیان. ئیتر من بەرەبەرە گەورەم لە دواییە ئێمە ماڵمان چوو بۆ سلێمانی. ماڵمان چوو بۆ سلێمانی، مێشتا وەختی مەدرسە و تەلەبەیم نەهات بوو، بەڵام خۆم بە بیرم لێ لە تەمەنی تقریباً 4 ساڵانی وانە ئابووم لێرە هین بووم. مەثەلەن وەکو مناڵ ئەچوون یاریمان نەکرد لە یاریکردنەکە ئاگرمان کردبووە سبحانەڵڵا ئەو کراسی کە لەبەرما بوو ئاگر گرتی ئەم سکەمی سووتان وەکو دزاشەوا بوو. ئەو کاتە تقریبا مناڵەوانە کە دەبەری. جا تقریبا دایکم دوای بردوی بۆ خەستەخانە، بەڵام باوکم لە ماڵ نەبوو، لە سەفەر بوو. ئیتر بۆیان تەرتیب کردم خۆلاسە چاو بۆ، بەڵام ئێستش ئەو شوێنە سوتاویە دیارە بە کە من مناڵێکی 4 ساڵم و کاتە ئێرەم سوتاوە. خۆتان هەر بە ئەسڵ پێنجێنین یا هاتوون لە ڕاوێ؟ نا، ئێمە لە ئەسڵدا ینی خەڵکی ئێرە نین. لە ئەسڵدا ئێمە ماڵمان لە باوکم بە مناڵی یانی تقریبا عمری تا 1920 بوو هاتوتە ئەم دیو لە مەنتیقەی لای بانە بوون. باوکم هاتوتە ئەم دیۆمانەی تر باوکم پێش دایکم 2 ژنی تری هێناوە، ینی واتە باوکم 3 ژنی هێناوە. ئیتر لە ژنەکانی تر یەکێکیانی بەسەر مناڵەوە ڕۆشتووە، مناڵەکەی هەر مردووە و یەکیشانی تەلاق داوە. جا لەوانی هەر مناڵی بووە، ئیتر مناڵەکانیش نەماون. ئیتر لە پێش منیشا مەثەلەن من کچێک لە پێش منە لەدایک بووە، ئەوش گەورە بووە، لە گەورەبوونیش ئەویش عەمری خوای کردووە. ئیتر من دوای ئەو کچە لەدایک بووم لێرە لەم شوێنە لەگەڵ کوڕێکی برامە ناوی ئەحمەدە.
مامۆستا مەحموودی ئازادی لە سەرەتای تەمەنی منداڵی و دوای 3 ساڵ لە تەمەنی دوجار ماڵی باوکی ڕوودەکەنە شاری سلێمانی و هەر لەوێوە سەرەتاکانی تەمەنی دەستدەکا بە خوێندن و لە سەرەتای تەمەنی لاوێتی و بە تامەزراییەوە ڕوودەکاتە خوێندنگە و حوجرە ئیسلامیەکان و بۆ فێربوونی زانست و زانیاری و وانە ئاینیەکان لە بەشێک لە شار و شارۆچکە و گوندەکانی هەرێمی کوردستان بە دوای زۆرترین زانیاری دەگەڕێ و هاوکات لەگەڵ خوێندنیش لە بەشێک لە گوندەکان مەلایەتیش بۆ گوندنشینەکان دەکا و دوجار ئیجازەی مەلایەتی وەردەگرێ. ماوەسا تۆ ساڵی چەند ئیجازەی مامۆستایەتی مەلایەتی وەرگرت؟ من لە ساڵی دوو ئیجازە وەرگرت، دوو کەڕە ئیجازە، کەڕێکیان لە ساڵی هەفتا بوو و کەڕەتێکیان لە ساڵی هەفتا و چوار بوو. مامۆستا جیازیان چی بوو؟ هەردووکیان هەر یەک مەوزوع بووە؟ بەڵام یەکتر مەسەلەن ئەوەی دواییان ڕەسمیتر بوو بۆ ئەوەی کە مەتە ئیجازەکان حساب بکرێت کە بۆ کاتەی بە ئیمتیحاناتماندا لە هەولێر بۆ ئیمتیحانەکانی هەولێر ئەو ئیجازە ئەیخوات. لەبەر ئەو ئیجازە مەگەل لە قسم مامۆستا حوسێن دەشتێویجا ئێمە کەڕەتی ئەوەڵ لای مامۆستا حوسێن دەشتێوی ئیجازە مەگرت کە مامۆستا حوسێن یەکێک بوو لە چاکمەلاکانی سلێمانی لە مزگەوتی پیرەمەگرون بوو. مامۆستا حوسێن خەڵکی دەشتێ بوو، دەشتێ و دەیەکە لای قەڵاتجێ. ئیتر عالمێکی بەرز بوو و یعنی پیاوێکی خوێنەوار و پیاوێکی هەم متدەین و پیاوێکی ئاکارشیرین و پیاوێکی بە ئەدەب و ئەخلاق و ڕەوش بوو. ئیتر من ماوەی چەند ساڵێک لە خزمەت ئەوا بووم. مامۆستا بزانم دەکەم ئیجازەکە وەرەگرت و هەر دوو بە دوو لەگەڵ مامۆستا بوون، وایە؟ لەگەڵ مامۆستا ینی مەراسی مشتی بۆ نەکرا؟ مەراسیمە بۆ نەکردی. مامۆستا ئەو ئیمتیحانەی هەولێر کە کران کۆمەڵی پرسیارتان لێکراوە، هیچ لەو پرسیارانە و لەبیرە بزانم؟ بەڵێ وەڵام من کەچوومە ناو ئیمتیحانەکەەوە ئەلبەتە ئیمتیحانەکە چەند مامۆسایەک دانیشت بوون لە قاعەیەکا بوو یەکە پرسیارەکانیان نەکرد. ئیتر مەسەلەن تۆ ناوەکەت نووسرا بوو ئەچوویتە ژوورەوە فڵانی کوڕی فڵانگوار بێتە ژوورەوە، ئەچوویت مەسەلەن ئەوە هین بووی بە پێوە سابووی ممتەحینەکان دانیشت بوون هەر یەکە پرسیارێکیان نەکرد. ئیتر من تقریبا دەوری 11 سوئالیان لێم کرد، مثلا لا يعني قواعد النحو صرف بلاغة وهروها مثلا منطق أمجا مثلا أصول الفقه مثلا عقائد تقريبا لبابي فقه شابسيار لم كد يكي لوانا بياوك بولا كانوا محمد عمري أو يكي بولا ممتحين كان محمد عمري بساي ليه كذا متيتو على شيء دباري تارك الصلاة منوتم تارك الصلاة لإسلام حاكم إسلام يقرأ ئەگەر ئەگەڵێتەوە تا 3 ڕۆژ ئەگەر تۆبەی کرد و بگەڕێتەوە بۆ نوێش کرد ئەوە باشە، نەگەڕاوە حاکم ئیسلام بۆ هەیە بیا لە ملی بۆ هەیە بیا لە ملی دوای محەممەدی وەڵامان نییە لە دواییە چۆنە بێ بیا لە ملێ وتم بۆ نوێژ ناکە ئەبێ بدا لە ملی وەڵا دوایی ئەو محەممەد شەریف هەبوو لەوێ ئیسە ژەرماوە ماوەسای جامیعە ئیسا محەممەد شەریف ئەڵبەتە خۆی دکتۆرە دکتۆر محەممەد شەریف باوکی مەلا شەریف زۆر مەلایکی شار بوو لە هەولێر من چەند کەڕە چوومەتە خزمەتی ماوەسا مەلا شەریف لە هەولێر وتی وەڵام ماوەسا قسەی تووە ئەوە خۆی نوێژ ناکە بۆیە واڵێ ینی ئەوەی کە ئیمتیحانی تۆ ئەگەر خۆی نوێژی نەکرد. جا ئەمە کامی چاوگە و ئاوێکە کاتی خۆی هاوینە هەواری حاج کاک ئەحمەدی شێخ بووە. کاک ئەحمەدی شێخە حال لێرە ئەمایەوە لەم دێ چەند ڕۆژێک لێرە ئەمایە و دوایی ئیتە ئەڕۆشتەوە بۆ شار. جا من حاجی کەریمێکە بوو خەڵقە میێڵێرە عمری تقریبا لە نەوەکان تێپەڕی بوو لە چوو بە ناو 100 ساڵەوە ئەو کات هەردوو چاوی کوێر بوو بەڵام ماڵی لە سلێمانی بوو چوون بۆ لای ئەیوو من ئەو کاتەی کە لە وێڵێر بوو مناڵ بووم ئەیوو عمرم 12 ساڵان بوو حاجی کاک ئەحمەدی شێخ بە سواری ماینێکەوە هات بۆ وێڵێر هات بۆ ئەم گوندە کە هات بۆ ئێرە دوایی وتی من خۆم بە قاچیا هەڵواسی حاجی کاک ئەحمەد سەوڵاخەکەوە بوو وتی دوایی بەرزی کردمەوە دەستی هێنا بەسەرما و وتی ڕۆڵە یاخوە ئەمە درێژبی دا حاجی کەریم ئەمانەی بۆ منە گێڕاوە بە گریانەوەی گێڕایەوە و هەردوو چاویشی کوێر بوو و تەمەنیشی تقریبا
لە سەدی تێپەڕ بوو بێ چونکە یعنی دەمێک بوو حاجی کاک ئەحمەد تەمەنێکی گەورەی هەبووە و ینی دەمێک ساڵیشەوە وفاتی کردووە جا یەکێ لەو پیاوانەی کە حاجی کاک ئەحمەدی بین و باسی نۆڕێ بکە ئەو حاجی کەریمە بوو کە ئەم چاوگەکانە کە ئێستا ئێمە هاین لەسەری ئەمە هاوینە هەواری حاجی کاک ئەحمەدی شێخ بوو کە لە ساڵانە کاتێکە هات بۆ ئێرە و ئێمە ئیسراحەتی تیا کرد چەند ڕۆژە لێرە مایەوە ئێمە وێڵێریش لەو بەینا لە خزمەتی بوو. یا خوا بەخێر برا گەورەکەم یا خوا بەخێر بێ کاکە گیان شوەری بە ساقەی تۆ بوو عەلەیکم سەلام ڕەحمەت اللهی جەنابتان باشە تۆ شوەری مامۆستا گیان برا گەورەکەم شکر باشی ماگەی لێتان بێ یا ڕەبی ڕۆحی ئەمەی کاتی خۆی مەسە گوزەشتێکی ئێرەیە من کاتی جار لەسەری شوکمە چوومە سەرکانیەکەی سەرەوە بەڵێ باسی نەکەم کرد بۆ ئەم برایانە بەڵێ چەند ساڵ لێرە تۆ مەلایەتی کردووە من لە ساڵی 75 هاتم بۆ ئێرە تا مەسەلەن نزیک ئاخری 77 بۆ 78 لێرە بووم لەم دێ مەلا بووم ئەنی 3 ساڵ 3 ساڵ تقریبا یەک دوو ماین کەم بوو بە عەقڵم من لەم دێ مەلا بووم جا کە من هاتمە ئەم دێ بووم بە مەلا هەل لەم دێشا ژنم گواسەوە خێزانەکەم خەڵقی پێنجوێن خەڵقی مەسەلەن کچی مامۆستا ئەحمەدی کێل بوو لە کێل و مەلا بوو خێزانەکەم کچی مامۆستا ئەحمەد بوو و ناویشی ڕابعا بوو لە ساڵی 75 ئیتر من گواستم و کە لێرە هاتم بووم بە مەلا ئاوا بەعزێ وەسایلی ماوەشتم تەرتیب کرد و دوایی خێزانشم گواستەوە بۆ ئێرە لەم دێیا لەم وێڵێرە ئەهلی وێڵێر ئەهلێکی زۆر باش بوون ئەهلێکی زۆر چاک بوون و پیاوێکی تیا بوو بە ناوی حایسەعی مختاری دێکە بوو ئەو کولفەی مەثەلەن هینەکەی بردە ئەستۆی خۆی هینی گواستنەوەی خێزانم ئیتر لێرە بەحەقەت ئەم دێ ڕاڕەویش بوو مەثەلەن پێرمەرگەی پیاها شەوانە ڕۆژانە هات لێرە و ڕۆشتن بۆ شار و لێرە و ئەگەڕانەوە و هێرە وەکو هینێک وا بوو ئەمجا ڕاڕەوێک وا بوو لە هینیشەوە لەو دیوە خەڵق مەثەلەن لە شارباژێڕەوە مەسەن تریانە هێنا بارە ترێ ئەمانە بە وڵاغیانەنا لێرەوە ڕاڕە و ئەهم بۆ سلێمانی ئەو کاتە زۆر سارات نەبوو من بە سارە خەڵک ترێ بەرێ هەرمێ بنێ هەنار بەرێ هەنجیر بەرێ بۆ سلێمانی هەر زۆری ئەم شارباژێر لەم ناودەی وێڵێرەوە هاتنە خوارەوە ئەیان برد بۆ سلێمانی مامۆستا ئەو کاتێک کە تۆ بڵێن ژن و گواستەوە بە سیارە بوو یا بەچی بوو وەها جێبێ بوو جێبەکە هاتە ئەم خوار ماڵانەوە هات یعنی ساری گەوری زۆر نەهات هەر جێبێک بوو جێوێکی لاندرۆڤەر بە کاکسدیقێکەیە خەڵقین بوو شەغەوەی چاوا هەیە لە خوار وێڵێرەوە خەڵقی ئەو دێ بوو بە جێبی ئەو چون خێزانیان بۆ هێنا مامۆستا جارێک لە لادەیەک وابزانم لە قڕگە بووە لە گوندی قڕگە شایە بێت تۆ نەفرێن ڕەشبەڵە کوشتی وا بێت تێکەڵ بوون نا لە گوندی قڕگە نەبوو لە گوندێک تر بوو کە مەلا بووم پێش ئەم وێڵێرە کە مەلا بووم لەو گوندە شایی بوو لە دواییە ئەو کاتە ژنم نەگواستە بووە کە شایی بوو ئەو کاتە عادل وا بوو لە سەربان بەڕێیان دانا کە بەڕێیان دانا بە درێژی تر لێوە خواردیان هێنا لە بەردەم تا دایانەنا دوایی برایەک هات بۆ لام وتی مامۆستا بەڵێ وتی ئەوە لای کانی فڵان شوێن کە ناوی کانیەک هەبوو لە وڵاتێکەوە وتی لێوە بۆتە ڕەشبەڵک وتم کوڕە نەڵێ وتی بەرەوەڵە دوایی کوڕێک بوو ناوی کاکفەتە وتم کافەتا وتم وەرە بڕۆ بە ئەو ڕەشبەڵەکە بەتاڵکەم بەخوام بێم ئابڕیانە بم و حایشیانە بم وەڵا دوایی ئیتر من ئەوم لەبیر چووە کوڕەکە ڕۆی لە دوایە نەفرێتتر هات بۆ لام وتی مامۆستا بەخوا ئەوەی کە تۆ نردەبوو چۆتە سەر سەرچۆپی ڕەشبەڵەکەکە وتم کوڕە نەڵێ وتی بەرەوەڵا جا پیاوێک لە پەناما بوو حاج محەمەدی ناو بوو وتی مامۆستا لێی گەڕێ
بە کەلامی قەدیم تۆی بچی مێزەرەکەی بۆ فڕێدەی بڵێ ئەو ساڵێ یەکێ لەم تۆ لە قڕگە بۆ وابزانم شەوە جەماعاتێک بڵێ مەفرەزێکی پێشمەرگەیەنە ماڵی تۆن نانیان پێدەی و دوایەوە چین چالاکیەکە ئەنجام بدەن لە دژی حکوومەتی باس بڵێ ئەگەر باسێکی و یادگاریە بکەی ئەو کەسانە چیان بەسەرات من ئەو کاتە لە قڕگە بووم ساڵەکەی 1930 ساڵی 1970 ئۆمانەجا کە من لە قڕگە مەلا بووم سبحان الله شەو کۆمەڵە پێمەگە هاتە ناودێ سیان چواری کە ناسیاویان خۆم بوون هاتە ماڵی ئێمە سێ نەفەریان هاتە ماڵی من لە ماڵی مەڵبەتە نان و خۆلاسە مریشمان بۆ تەرتیب کرد و نانیان خوارد و ئەمانە و دوای ڕۆشتنە شار لە سلەیمانی ئێمە گوێمان لە تەق و تۆق و قازیفە و ئالبیجە ئەو شانە بوو ئیتر لەو سەرەوە هاتنەوە یعنی کە هاتنە دووبارە ئەوانەی ئێوە لە ماڵمان بوون هاتن و ماڵی خۆمان پاشێ و هاتنەوە ئیتر نانیان خوارد و شتیان خوارد و لە دواییە کە نانیان خوارد و ئەمانە دوایی وتیان کۆبنەوە ئەڕۆین ئیتر دوایی حاجی عەبدولکەریمێکە بوو لە قڕگە سبحان الله وتی بابە ئێوە ئەم ئەرزە دوشمنتانە ئەخەو بە مەکینە ئەبا باتانە سەرەوە مەکینەی جوود ینی گەڵابای نەکرد گەڵابەی مەکینەی جوود ئەمەد لە مەکینەکەەوە ئیتر ئەهێنان بە دوو مەکینە هاتن وتی بابە ئەم ئەرزە دوشمنتانە ئێوە من گوێم لە قسەکانی بوو ئەگە ئەمەدە دوشمنتانە ئێوە بەڵکو کەمینان بۆدان بەڵکو کەونە ناو شوێنەوە ناو شەڕێکەوە دوایی کاوی وڵە ناتوانین هیلاکینمان دوین جا سبحان الله ئەو پیاوە کە ئەو قسەی کرد ئەو شەوە نۆبەی سەرمەکینەی ئەو بوو بێتە بیان هێنێ ئیتر بە مەکینەکەی خۆی هێنایتە کوڕەکە ئەویشی تا شەهید بوو کوڕی ئەو پیاوە لە شەڕەکە شەهید بوو لەو هێنا شەویتە ئەوان هاتن کوڕ شەڕژ نەبوو ئیتر ئەوان هاتن دوو مەکینە بوون مەکینەیەکیان زووتر هاڕێکەوت هات وەتەنگدانی بوو بە تەقە هاتە پشتی ئاواییەوەی تەماش کەمین دانرابوون هینی ئیستیخبارات و عەسکەری و عوسەی هۆکل و ئەمانە بوون هاتبوون جاش و جێ عەسکەریە هاتبوون ئیستیخبارات قوە خاسە ئیتر ئەو مەتیقان گرتو بوو خۆلاسە هینیان کرد دەستیان کرد بە تەقەکرد لە مەکینەکە لێیاندان بە هەموو شتێک ئیتەمان فەقیرە هەژدە بیست نەفەر لاو مەکینەیەکا بێ هینە بێ وەڵا هەندێکیان ڕایان کرد لەو مەکینە 17 نەفەر کوژرا یەکێ لەو کوژراوانە کوڕی ئەو کاک حاجێ بوو لەو مەکینە ئیتر کە ئەم مەکینە کەوتە ناو تەق و تۆخۆمانە مەکینەکەی تر نەڕووی یعنی وێسا لە خۆراوەی ئەگەر بێتە ئەوی بڕۆشتایە لەو کاتە بە یەک و بنال خەسارەکە زیاترە بوو. سلام عليك براشد حال باشا جنابك تشكر لك زور ممنون محمود بن يعقوب هدوي بن يا ربي ئەو ساو کاتانەیە کە تۆ لەم گوندانە ماوەسایەتی دەکرد تەقەن حکوومەتی باز لەو پەڕی دەسەڵاتە بوو هیچ کاتی هەبووە کە داواکاری و لێ بکەن بڵێ نەبێت تۆ ئیشمان بۆ بکەی یا شتێکمان بۆ بکەی دایرەی ئەمنی حربت باگیانە کردین و بە شخصی بە منیانەوت ئەمجار لەمەودا تۆ ئەگەر هەر مەسەلەن پێمەرگەی هاتی ئێرە یان هەر شتێکە مەسەلەن مخەریب ئەوانە هەن مخەریب هات ئەبێ مەسەل ناوەکەی ما بیتی و خۆلاسە پێمان بڵیت ئیتر من ئەوش بە من ناکری و ئەمانەوە یعنی ئێوە هینی خۆتانات هەیە لەبەرەوە من ناتوانە ئەو کارانە بکەم چونکە ئەو کارانە بە حەقەت لە ئێمە ناوەشێت ئەوی نەخێرە بێ و کارانەکە دوایی مەجبور لێ چوون بۆ بەغدا لە بەغدا کاغزێکی مۆسمەلەکەریم هێنا بۆ مۆسحەڵکەریم مدەڕیس بۆ وەڵا نامەکەم بۆی هێنا ئیتر ئەویش قبولی کرد و نەقلی کردم بۆ سلێمانی نەجاتم بوو لەو موضوعانە لەو تەکلیف و تەکلیفەکانی
ئەم مزگەوتە باشە پێڵێن مزگەوتی پاشای پێنجوێن ئەم مزگەوتە جامە کاتی خۆی ئەڵەن وەسمان پاشا دروستی کردو دروستی کردووە مامۆستا ئەوەی بیر و بێت لە تەمەنی لە مەلایەتی خۆتە پێشەوەی کە بە ڕسمی بچیتە سلێمانی چەند شوێن گەڕاوی چەند گوند گەڕاوی بەڵێ وەکو مەلایەتی کە دوای ئەوەی بڵێن ئیجازەمە گوتم بووم بە مەلا تقریبا لە چەند شوێنێکا مەلا بووم یەک لە وێڵەیە ئەلبەتە بە دەرەجەی یەک لە کانی مانگا مەلا بووم کانی مانگا دەیەکە لەو ملەکەوەیە و دوایی لە 75 لە هین بووم بە مەلا لە کوێی پێڵێن دێی وێڵەیە ئەمجارە لە کۆسەیبانیش مەلا بووم کۆسەیبان لەگەڵ بەکرجۆ تێکڵاو بوو کاتی خۆی دێ بوو بەڵام لەگەڵ بەکرجۆە تێکڵاو بووە ئەجا لە دواییە هاتووم بۆ قڕگە لە قڕگەی مەلایەتیم کردووە کە دێبووە لە گوندی قڕگە لە دوای قڕگەی هاتوومەتە مزگەوتی ئازادی لە سلێمانی تا ئێستا بەردەوامی تا ئێستا ئیتر مەسەلەن لە دوایە کە من لە مزگەوتی 2 ساڵ لێەوە بووین تا 85 ئیتەوە بۆی من لە 85 مەسەلەن کۆچمان کرد چوون بۆ ئێران ئەو کاتە حەربی ئێران عێراق بۆمانە ئەلبەتە ئێمە بۆ مەسەلە سیاسی خۆمان چوین بۆ ئێران ئیتر من لەم چەندەیە من مەلایەتیم کردووە ئیتر لە دوایە دوای ئینتفاڵزەکە کە گەڕاینەوە چوومە مزگەوتی حاج ئەحمەدی بۆسکانی کە گەڕامەوە و بڵێن مباشرەن بە وەزیفەکەی ئیمامەتەکەی خۆم کرد ئیتر لە مزگەوتی حاج ئەحمەدی بۆسکانیم لە 2093 تا ئیسا چەند مناڵ هەیە چەند کوڕ و چەند کچ هەیە لە هەردوو خێزان بەڵێ من لە هەردوو خێزانم 11 مناڵم هەیە 3 کوڕ و 8 کچ ڕقی کچ و بزانم وەفاتی کردووە ڕقی کچم ئەوە ینی مەثەلەن ئەوڵ مناڵمان وەفاتی کردووە کوڕێکیشم بە ناوی بیلالەوە ئەوەی وەفاتی کردووە ئەوە یەک دوو مناڵی شەڕوا لە بارچوون و ڕۆشتون مامۆستا مناڵەکان و بڵێن چیان خوێندووە چیان تەواو کردووە تەمەنیان طبعا جیاوازی زۆرە ساڵە تقریبا مناڵەکان ئەم دانامەمە گەورەکەیانە ئەمە هینیە ناو مەثەلەن وەکو ماسێرە تقریبا لە قانون لە پێنجۆین حاکمە ئیتر هینی تەواو کردووە مەثەلەن معهەدی قەضایی تەواو کردووە کە لە جێی ماسێر دانیشی ئەوەی تەواو کردووە لە هەولێر و دواییت مەثەلەن جگەلەوەی کە کولی قانونیش تەواو کرد دوای کولی قانون چۆ ئەویشی تەواو کرد کریان بە حاکم دوایەوە ئیسەم لێرە حاکمە و کوڕێتریشمانەیە مەسەن ناوی ڕەوف عەبدوڕەوف ئەویش مەسەن تا 56 خوێنێت نەیخوێن هینی معهەدی ئیسلامی ئەو دوکانی دانا کوڕیشمانەیە مەسەن 3 تا 3 سەناعی تەواو کرد واتە 6 ئەوی سەخەرێکی کارەباچێتی و ئەوانەیە کچەکانیشمان دوو کچم کچی گەورم هینیان تەواو کرد معهەدی طوبیان تەواو کرد کەەوە یەکێکیان هەردووکیان تاعین و وەڵامێکێکیان نەیکرد مامۆستا لە دوای بەشێکی ژیان و کە بە خوێندن و بە گەڕان بە ناو گوندەکانی هەرێمی کوردستان لە تەمەنی گەنجێتیا بەسەریەبیت دوجار لە ساڵی هەفتاکان تۆ سەفەرێکی حەجۆ بۆیەتە پێش ئەو سەفەرە چۆن بوو چ دەواازەیەکی بەڕووی کار و چالاکیەکانی تویا کردەوە بەڕاستی لە دوایەوە کە خوێنن و تەواو کرد و خۆلاسە بە لە چەندەیەکە مەتەلەن مەلایەتیم کرد و ئەمان و دوایی چوومە کۆسەیبان لە بەکرەجۆ ئیتر ئەو ساڵە لە ساڵی 79 بوو من هەنێ لە خزمەکانم
وەکو مەسەرەن خاڵۆم و خۆلاسە نەنکم و هەندێک خزمانی تر لە سەفەری حەجام ئەچووم یارمەتی مەدان بۆ پەساپۆرت دەرکردن بۆیان وتم باشە بۆچی من پەساپۆرتێ و کاتە پەساپۆرتی حەج پەساپۆرتێکی تایبەتی بوو هەر بۆ حەجە بوو بۆ شوێنی تر نەبوو دەفتەرچەیەک بوو بەڵام من پەساپۆرتێکی عمومی دەرهێنا و ئەڵێ بۆ هەموو وڵاتی ئوروپا و ئەمانە ئیلا ئیسرائیل نەبێ جا منی ئەو پەساپۆرتم دەرکرد و وەڵال لەگەڵ خاوەم و ئەوانە هەڵسان ڕۆشتم بۆ حەج ئەو ساڵیش جمهوری ئیسلامی بڵێن لە ئێران بۆکو بڵێن جمهوریەکەیان سەرکەوتو بوو ئیتر خەڵکیان هات بۆ حەج و من لەو سەفەرا یعنی کۆمەڵێک ئێرانیم بینی ئاسا کورد بوون یا فارس بوون فارس بوون بەڵێ هەم کوردیشم هەر بینی هەردوو لایەن ئیتر مەثەلەن باسییان لەو شۆڕشەی ئێرانە کرد کە شۆڕشێکی ئاوا سەرکەوتو شۆڕشێکی ئاوا مەزن بوو توانی مەثەلەن پادشایی شاهنشاهی 2600 ساڵی مەلیکی بڕخێنن پاشایی بڕخێن نەیهێڵن ئەو کاتە وڵاتەکان بێتە وڵاتێکی جمهوری کە مەسەر وڵاتی جمهوری معنەی وایە ئیتر بنەماڵەی نییە قانونی تایە و یاسایی تیاینە بێ ئەمانە جایتر زۆر ینی من خۆشحاڵ بووم بەوەی کە بینیم مەسەرەن 2600 ساڵ بێ وڵاتێک مەلیکی بێ بێن بەرد و دیواری ئەم مەلیکی هەڵبۆشێنن بە حەقەن زۆر گەورە بوو و ئەم جارە کێش ئەوەی کرد مەثەلەن بڵێن خومەینی قائیدی مەثەلەن خۆلاسە ئەو سەورە ئەو شۆڕشە بوو وتم بۆ مەسەرەی ئێمەی موسڵمان و کورد و خۆلاسە مەلای کورد و ئەمانەش ئێمەش ینی سەورەیە شۆڕژی وان نەکەین دژی بەعسی مەلعون و دژی ئەو بەعسی کە هەر بە خوێنی میلەت و بە خوێنی موسڵمان ینی مەسەر خۆی گەشەدار کردو و خۆلاسە داری نەمامی خۆیان بە خوێنی گەنج و لاوانی ئێمە ئاوەدەن یعنی من حەزم کرد لەو کاتە کە لەناو ئێمەشا کۆمەڵی خەڵکی مەتەلەوادار و ئیماندار و خۆلاسە مسلمان و مامۆسا و شویوخ و ئەمانە هەڵسم بەوەی کەوا شۆڕشە بکرد لە عێراقا بۆ یعنی هەدەفێک کە جمهوریەکە بگۆڕن بە جمهوریەکی ئیسلامی مامۆستایانی ئەکرێ بڵێن ئەو سەفەری حەجە وێزگەیەکی سیاسی ئیسلامی با بڵێن بەڕووی ژیانی توا کردەوە طبعاەوە خۆی بە خاڵشتێکی مەثەلەن شاراوە نییەوە من کە ئەمبینی ئەو خەڵقانە لێوە ئەهاتن بە ناوی جمهوری ئیسلامی ئێران و ئەهاتن بەڕاستی ئەوە شتێکی مەثەلەن دڵخۆشکەر بوو ئەوسا دوجار جەنابتان یەکێکن لەو کەسانەی کە ئەندازیارانی دروستکەری یا بنیادنانی کاری ئیسلامی لە کوردستان کەی بوو یەکەمین شانەی چەکداریتان دروست کرد یا کەی بوو کاری بانخوازی جیهادیتان لە دژی حکوومەتی باز دروست کرد وڵا ئێمە بەڕاستی تەنزیمات لە ساڵەکانی هەشتایە ئێمە تەنزیماتێکمان دروست کرد بە ناوی پەیوەندی ئیسلامی لەو تەنزیماتە بووین ئیتر مەثەلەن هاتوچۆمان نەکرد ڕۆشتین بۆ مووسڵ ئەچوین بۆ هەولێر خۆلاسە بۆ هەندێک لەم شارانی تر ڕانیە مەثەلەن ئەم شوێنانە ئەگەڕاین ینی مەثەن تەنزیماتمان هەبوو لەگەڵ یان نەقس و گفتوگۆمانە کرد مۆسایەوە ئیخوان بوون یار حرەکەیەکی بڵێن کوردی خۆڕەسک بوو نانا ئێمە کوردی خۆڕەسک بوون ئیخوان نەبووین هین بووین بە حەقەت حرەکەیەکی مەسەل جیهادیش بووین کە دژی حیزبی بەعس و خۆلاسە دژی تەیاری کوفر جا دوایی ئێمە کە مەثەلەن ئەو شێوازەمان بینی بە حەقەت هاتین ئەم چوینە ناو ئەم جنبوشەوە کە پێ ئەڵێن مەثەلەن بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لەگەڵ یا مەثەلەن لەگەڵ چەند دۆستێکا چوی ناو و چەند مامۆسا و چەند مەلایەکیش ئەوانی هەر لە ناویا بوون و هەندێکی تر هاتن ناویەوە و ئەمجا تا ساڵەکانی 85 ئێمە خەریکی تەنزیمات بووین ئیتر لە ساڵەکانی 85 ئێمە هاتین 5 نەفەر ئەم 5 نەفەرە بە یەک و کۆچمان کرد چوین بۆ ئێران مەثەلەن کە لەوانە مەثەلەن کە بە یەکان ڕۆشتین ماوەسم لە ئەوبەکری سدیقی بوو دکتۆر ئەوبەکری سدیقی و هەروەها ماوەسەمە لە عەلی بیارە بوو و هەروەها حاجی سەعید کێلویی پێنجوێن و هەروەها وەسا حەومینی کێلویی پێنجوێن و مەلا عەبدولەتیفی شەهید ئێمە ئەم 5 نەفەرە بووین بەڵام مەلا عەبدولەتیفی شەهید ئەو ڕۆژێک پێش ئێمە ڕۆی ئێمە ئەم 5 نەفەرە کۆچمان کرد و ڕۆشتین لە ڕێگەی ئەحمەداواوە شەومانەوە لە ئەحمەداوا ئیتر بە شەوا لێوە چوینە سەر کەل ئیتر سەرکەل ڕۆشنە خۆڕە بۆ ڕووی دزڵیا یعنی ئەکرێ ماوەسا ئیتر لێەوە کاری سیاسی و جیهادی دەست پێەکەن بەڵێ ئیتر ئێمە هەر لە کاری سیاسیە هەر بووین
بەڵامی تر کارەکەمان خسە کارێکی مەسەلەن عملی زیاتر. مەسەلەن عملیتی خسمان ناو کاری عملیەوە ئەوسا لە ساڵی 1985 سێ سەرکردە ئیسلامیکەیەکیان جەنابتەبی گەشتێکی پڕمەترسی لە ئێران و دەست پێەکەن بۆ ناو قوڵایی خاچیارێن بە تایبەتە سنەمەنتیقی ڕانیە و پشتێر و ئەمانە ئەو گەشتە چۆن بوو چێ بوون ئەو کەسانە گەشتەکە ئێمە هاتین مەتەلەن البەتە لەگەڵ سەکردایەتی قسەمان کرد ئێتە هەڵیان بژارکەوا میکێلەوانە من بووم و مەلا ئەوبەکری سدیقی بوو و حاج عەبدوڕحمانی نەورەسی بوو ئەم سیانە بوون هاتنە خوار و وەکی دەمانچێکیشمان پێ بوو ئیتر هاتینە خوارەوە و ئەو کاتە ماوەسا عەلی باپیر لە دێیەک بوو لە بناری قەندیل ناوی دەکەم بەخوای سەلەبیر چووە لەو دێیا بوو ماوەسا عەلی باپیر شەوێک میوانی ئەو بیندواییتر بەیانی لێوە هاتین بۆ شاخێکە هاتینە خوارەوە بۆ ناو ڕانیە و دوایی تر تەنزیماتی داخلی پێشوازیان لێ کردین وەکو ماوەسا عەبدولقادری هەڵۆنەیی و هەروەها وەکو بڵێن تەهای حاجی جەزە خۆلاسە کاک تەهاش کە یەکێ بوو لەو پیاوە مەردانە کە پێشوازی لێکردین و دوایش کۆمەڵی خەڵکی تریشمان بینی کە پێشوازیان لێکردین و ئەمجارە جوانمان نالێرە بۆ تەنزیماتی خۆنمان لە مەتەلە مەنتیقی سلێمانی ئەوانیش هاتن بۆ لامان و خۆلاسە دانیشتمان کرد و یعنی گفتوگۆیەکی باشمان لەگەڵ یان نەکرد ئەلبەتە مدەتێک ماینەوە ئێمە لە ڕانیە لەگەڵ کاک تەها و خۆلاسە لەگەڵ مەلا سەید ئیبراهیم و خوا لێی خۆش بێ یاخۆ هەروەها لەگەڵ چەند برایەکی تر لە شاری ڕانیە وەمجا دوایی بۆ شەوێکی شوین بۆ هین بۆ مەتەلەن ئۆردوگای چوار قوڕنا بۆ ئۆردوگایە شەوێک یەک دوو شەو لێوە بین دوایی لێوە گەڕاینەوە مەوسا لە ساڵی 1970 مەفرەزەیەکی تری ئێوە با بڵین بەڵێ من ماوەسا عەلی باپیر بووین لەگەڵ ماوەسا جیهاد ماوەسا مەلا عەبدوڵای جیهاد و هەروەها کاک بەس خلاصە چەند براو دۆسێکی تریشمان لەگەڵا بوو هەر لەو سەردانەوە بزانم سەردانی بەرگەڵەوەکەن دیدار لەگەڵ ئەلبەتە لە ئێمە لە قەڵاتووکانەوە ڕێککەوتین بەڵێ هاتینە هین هاتینە سندۆڵان یعنی بەبێ وێستان و بەبێ وچان لە خلاصە لە قەڵاتووکانەوە لێوە هاتینە خوارەوە تا هاتینە بەرگەڵوو ئێتەکە هاتینە بەرگەڵوو بووینە میوانی کاک نەوشیروان دیشمان بڕۆین دوایی نەهێش بڕۆین شەو ماینەوە ئیتر شەو داشتێکی دوور درێژمان کرد ئەو شەوە چیتان باس بەڵێ لەگەڵ مەوەسا عەلی باپیر و هەروەها کاک نەوشیروان بوو و کاک فەریدون عەبدولقادر بوو و بەفکرم نادم دکتۆر مەعسوومیش بوو یان لە یادم نەماوەوە لەوێ بووین لە دوایە کە ئێمە وتمان ئەڕۆین کاک نەوشیروان وتی بابە من ئەم شەو 1001 سوالم هەیە چۆنە یاڵم بڕۆن ئەم شەو سوال لە ئێوە مامۆستا بەڵێ ئیتر مەتەلەن لە بابی شۆخیە یعنی ئیتر دوایی ئێمە قسەمان زۆر کرد و من هەندێک لێیم لێ کرد لە کاک نەوشیروان لەبارەی چیەوە مامۆستا لەبارەی ئەوە بوو کە مەتەلەن شانۆگەریەکیان کرد دۆڵی شاوری خلاصە شانۆگەریەکە دوایی مەتەلەن هینیان کرد بوو ئیسیزان کرد و بە قورئان و بە مەلایەک ئەوە وتم شتێکی ناشین و شتێکی خراپ بکەوت بخواڵ ناگرێت پێی لێنا وتی وڵای ئەوە خەتای سیملی تاقمێک وتی ئەمە پێمان ناخۆش پێمان ناخۆش بۆ ئەو کارە هینی کرد ئەمجا دوایی مەوەسا عەلی باپیر لەسەر ئەو ئاەتە کە فەرمێ قەد ئەرسەلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط وأنزلنا الحديد فيه بأس شديد تا آخر آياتەکە يعني ماوەی 1 ساعات و نیو قسەی کردبۆیان يعني یەک دەوڵەت و یەک حکمی ئیسلامی لە ژێرم ئاەتە بۆ کاک نەوشیروان و جەماعەت دروست کرد کاک نەوشیروان لەو کاتا تێڕوانینی چی بوو جا کاک نەوشیروان یەک قسەی کرد لەو کاتا وتی وەڵاهی ئەگەر ئیسلام وەکو ئەمە بێ کە تۆ ئەیڵیت کە تۆ باسی ئەەکەی لە ڕوانگەی ئەم ئاەتەوە ئەگەر حکومەتێکی ئیسلامی لە عێراقا تەطبیق و دابین بکرێ من یەکەم جوندی ئەو حکومەتە ئەبم لە عێراقا ئەمجا دوایش خۆ هەڵناگەشێ تریشی وتی مامۆستا من حەزەکەم من ئێستا یعنی ئەمر و فەرمان دەرەکەم بۆ هەچی هێز و تیپەکانمانە کە یعنی ئێوە یەک کادرمان بۆ دانن بۆ کولی تیپێک وەڵاتە کادرێکی دینمان بۆ دابنێن بۆ ئەوەی مەثەلەن پێمەگەکانمان فێری دین و ئەدەب و ئاکار و ڕۆشی جوان بکەن و من ئیعازیان پێدەم کە هەموو گوێڕایەڵ بن بۆ ئەو مەسەلەیە ئێمەش پێمان خۆش وتم وەڵای باشە ئێمەژە و کادرانەتان بۆ تەرتیب بکەین هەر تیپێک و کادرێکتان بۆ ئەنێرین وەڵایتە دوایی سوبحان الله ئەو ئەنفال و شت دەستی پێکرا و دوایی پێمەگەی کێتی لە عێراق نەما هەمووی هات بەو دیوە
وڵا ئەو ساڵی کە ماوەسا ئەوان هاتن بەو دیوە لە ساڵی بڵێن هەشتا و حەوتە مامۆستا مەلا عوسمان و ماوەسا لە عوسمان و ماوەسا لە عەلی و ماوەسانی هەڵەبجە و کۆمەڵی خەڵکی مەثەلەن ترکە هاتن بەم دیوە ئیتە ئەو ساڵە هینمان کرد ئێمە بە حەقەت چوین بە دەمیانەوە و مەثەلەن لە منتیقەی لای بڵێن دزری بەو دیوە و خۆلاسە لە هاننەوە ئەمان کە هاتن ئێمە چوین بە دەمیانەوە و هەروەها مەثەلەن لە منتیقەی لای پاوە و ماوەساوان کە لێەوە هاتن چون بۆ خزمەتیان لێوێ ئیتر خۆلاسە بە چەند دانیشتمان کرد لەسەر ئەوەی کە حرەکەیەک دروستکەین ناوی بنێن الحرەکەت الئیسلامیە فی کوردستانی عێراق بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی نەما نەما مامۆستا لە ساڵی 1990 تۆ لەگەڵ جەنابی مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز گەشتێکەن بەرەو پاکستان ئەم گەشتە بۆچی بوو ئاماژ لە گەشتەکە چی بوو؟ وڵی ئێمە بە حەقەت حرەکەکەمان حرەکەیەک بوو کە ئەمانیش حرەکەکە بە عالم بناسیێنین ئیتر هاتین لەگەڵ مامۆستا شوڕا کۆبینەوە لە مەثەلەن لە کوردستانی ئێران لە دواییە قەرارماندا کە مەثەلەن بچین جەولەیەکن بە خەلیجی عەرەبیە و لەسەر ڕەسی هەمویانەوە سعودیە بێت هاتین لەگەڵ مامۆستا عەلیە چوینە تاران پەساپۆرتی هینمان هەبوو وەکو بڵێن هەم پەساپۆرتی عمومیشمان هەبوو پەساپۆرتی مەثەلەن وەکو بڵێن سیاسی هەم پەساپۆرتی هینیشمان هەبوو مەدەنی ئیتر من پەساپۆرتەکەیشم پەساپۆرتێکی سیاسیانە بوو بڵێن دیپلۆماتی بوو ئەو پەساپۆرتەکەی من کرد دوایی ویزیان بۆ لێداین بۆ پاکستان چوینە پاکستان مامۆستا عەلی هەڵەبجە خوا هەڵناگرێ یعنی دەورێکی باشی بوو لەوە کە مەثەل بۆی ڕۆشنەکردنەوە کە میلەتی کورد میلەتێکی موسڵمانە میلەتی کورد مەثەلەن هەر لە کۆنەوە یعنی خوازیاری ئیسلام بوو و لەگەڵ ئیسلامدا بوو ڕۆحیەکی مەثەلەن پاک و خاوێنیان هەبوو بۆ ئیسلام لەو باران و زۆر باسیە کرد و باسی ئەوەی شێکرد کە میلەتی کورد میلەتێکی مەزڵوم و زوڵمی لێەکرێ لە هەموو لایەکەوە ئەم جارە ئەم میلەتەیش کە هەڵساون دیفاع لەو زوڵمە ئەکەن کە لێیان نەکرێ مامۆستا لە ساڵی 1970 هەڵەبجە کیمیاباران نەکرێ لەو سەردەما جەنابتان ڕۆڵتان چی بوو لە دوای کیمیاباران مامۆستا 2000 تۆ هاتی بۆ منتیقەی هەڵەبجە لە دوای من کیمیاباران مامۆستا مەلا عوسمان کە هەڵەبجە کیمیاباران کرا نامەیەکی بۆ بنووسی وتی فڵان کەس من تۆ ئەەکەم بەوەی کە سەرپەرشتی بکەی بۆ مەثەلەن کۆکردنەوە و ناشنی ئەو خەڵقانی کە لەوێ مەثەلەن بە حادیسەی ئەم کیمیابارانە شەهید بوون و کوژراون تۆ بچیت مەثەلەن خەریکی کۆکردنەوەی جەنازەکان بن ئیتر منیش بتم بەسەر چاو قوربانە ڕۆم دوایی من خۆلاسە تقریبەن دەورەی نزیک 100 نەفرێکم لەگەڵ خۆمان برد پێشمەرگە ئیتر هاتینە ناو خۆلاسە هەڵەبجەوە ماوەسا فەرمی بیستومە کاڵێن سیارە ڕێگەی نییە بەجادەکانەوە ڕۆن و مەیتیا کەوتووە و ئەم مەیتاریش نابێ ئاوە هەبنەوەمانە ئیتر ئێمە هاتین لەعانە بۆ دەستمان پێکرد باوەڕکەی لە مەثەلەن مەسافەیەکی بڵێن 900 مەتریە یا کیلۆمەتریە ئەوەندە جەنازە کەوتوو و سیارە نەیەتوانی بەجادەکە بڕوە ئیتر مەسا ئێمە هاتین ئێمە و جەنازەمان کۆ کردو لە جادەکە پاکمانە کردو باخە نیشمانتوانی یەکەیەکە بیان نیژین زۆر بوو مەجبور تەپەڵمانەکردن لە شوێنێکا و دوایی بە شۆفڵ گڵمانەکرد بە سەریانە ئیتر مەثەلەن ئەڵبەتە بۆن و بەرامەی زۆر بوو بەڵام ئیتر لە دوایی ئێمەوەمان لێ هات چونکە لەگەڵ یا تێک هەڵبووین زۆر بۆن و بەرامەشمان نەیەکرد بەڵام هەندێ لە ئەوڵەوە هەنیشمانە ئەو کەمامەیەکی هین هەبوو کیمیایی ئەمانە ئەما کردە سەرمان دوای بێ خۆی ئەوە پڕکرێت و هەوای تێ بکرێت دوای ئەوش نەما ئیتەوەشمان لابرد ئیتر لەگەڵ یا عادی بووینەوە خۆلاسە بەو بۆن و بەرامەیە کە هی ئەو مردوو جەنازانە هات ناڕەحەت نەبووین ئیتر مەثەلەن بەو شێوازە باوەڕکەن لەو جادەی مینە ئەوڵ جەنازە کە پێگەشتین لە مەنتیقەی عەنەبەوە لەوانەیە 700 جەنازەمان کۆ کرد بێت و هەر لەو مەسافەیەکی کیلۆمەتریە با بچینە سەر ساڵی 1991 تۆ لەگەڵ مامۆستا عەلی باپیر گەشتێکەن بۆ پاکستان وەبزانمە ئەو گەشتە بە پاسپۆرتیش نەبووە ئەو گەشتە چۆن بوو بۆ چمە بەستێ بوو ئەو گەشتە ئێمە بە حەقەت لەگەڵ مامۆستا عەلی باپیر و مامۆستا عوسمان فەرمی حەزەکەم سەفەرێک بکەن بڕۆن بۆ مەککە بڕۆن بۆ حەج هەدفێکمان هەبوو لەوە ئەمە لەسەر ئەمر و فەرمانی مامۆستا عوسمان بەڕێکەوتین هەرسێکمان من و مامۆستا عەلی باپیر و مامۆستا ئەبوبەکر سیدیقی ئیتر هاتینە تاران قەرار بوو لە تاران هینمان بۆ بکەن پەساپۆرت
ئیتر ئەمڕۆ بەبیانیان پێکردین خلاصە بۆمان جۆر نەبوو لەوێ دوایی تر کاتە مەسە شانزەی دڵقاعیدە بوو وتمەوەیتەوە درەنگە شانزەی دڵقاعیدە فریان ناکەوین ئەیوتی چی بکەین مەسابێ وتم وەڵا با بچین بۆ زایدان لێوە ئەڕۆینە پاکستان وتە لێوە تەرتیباتی خۆمانەکەین بەڵام جلی مەسەلەن هیمان لەبەرا کرد وەکو بڵێن پاکستانی ئەمانە بۆ ئەوەی کەمتر تووشی مەترسی ئیتر بە وجلانەوە ڕۆشتین چین ئیتر بە قاچاقی بۆ شتی و دۆڵ و شاخ و داخە ئیتر ئەوە گەر بێت و باسی بکەین لەوانەیە سێ ساعتی بیوە کە ئێمە چۆن ڕۆشتین و چیمان کردووە بۆ شاخ و داخا و شی و دۆڵ و ئەمانە تا چینە مەسەرەن دەشتایی دەشتەکایی هینی بوو مەسەرەن ناولم و ئەمانە قاچە بە لەمە ئەچەقی ئێتر دوایی ئاوا بەینابین هیچی تیا بوو هەنێ داری تیا و داری سپی ئەمانە وکو دەوەن ئەوە خۆمان حەشارە داجاوزات ساریکی ئێرانی جادێک بوو لە بینی پاکستان و لە بینی ئەو ئێرانە بوو ئەڕۆی ئێتر تا دوایی جادەکە نزیک بوون لە جادەکەی لە جادەکە کتوپڕ پەڕینەوە هاتینە خاکی پاکستان بورهانی ڕەبانی کەمە لەگەڵ ماوەسا عوسمانە چەند کەڕەت بە خزمەتی گەشتە بووین لە تاران ئێتر ئێمە ناسی و ئێمە ئەومانە ناسی چون بۆ ماڵیان ماڵەکان نزیک مەکتەبەکەمان بوو ئیتر خوان ناگرێ ئەویش مەسەلەن نامەی بۆ کردین فەرمانیدا نامەیان بۆ کردین بۆ مەسەلەن ئەو شوێنەی کە پەساپۆرت و جەوازاتی لێ دەرەکەن ئێمە لیزە پاسیان بۆ کردین بە ناوی ئەفغانیەوە ئیتر هینیشمان کرد تەلەفۆنیشمان کرد بۆ سعودی ویزان بۆ نادین ئیتر لیزە پاسەکە وەرەقەیەک بوو ڕستمیان پێوە ناو خلاصە هەستێکمان بۆ شێوازە زۆر بەناڕەحەت چین بۆ سعودیە بەڵام کەی ئێمە چین بۆ سعودیە هەشتی مانگی ذوالحەجە چوین ئیتر یەکسەر لە مەتاری جدە کە دابەزین ڕۆشت بۆ مەکە چوین لە مەکە تەوافێکمان کردوایی چوین بۆ مینا ئیتر شەو لە مینا بووین دوایی ئێمە میوانی ڕابطەی عالەمی ئیسلامی بووین ئیتر لە نزیک مزگەوتی خیفا بوو هینەکەیمان دۆدێ چوین ئەوە لێەوە ئیتر هینیان بۆ کردو میوانداریان لێ کردین و ئیتر حەساینەوە بۆ خۆمان ئەوسا یەکێک لە سەفەرەکانی لە سعودیە شێخ بن بازە بینیت شێخ بن باز ئەو کاتە تێڕوانینی لەسەر میلەتی کوردیا لەسەر ئەحزابی ئیسلامی چۆن بوو مامۆسا شێخ بن باز ئێمە لەگەڵ مامۆسا عەلی هەڵەبجە چەکە چوونتە خزمەتی و بە خزمەتی گەشتوین بن باز یعنی عالمێکی بەرز بوو پیاوێکی بەرز بوو و قسەمان زۆر لەگەڵا کرد لەو بارانەوە و کارەکەی ئێمە زۆر بەلاوە پیرۆز بوو و باسی ئەوەیەکە کە حیزب باز حەزێکی کافری مەلعونە بە حەقە جیهاد دژی واجبی مسلمانان لە هەموو عالەمی ئیسلامی کە دژی حیزبی بەعث بچکە حیزبی بەعث حیزبێکی کافری ملحیدە لەبەر ئەوە ئەبێ یعنی من پیرۆزباییتان لێکم مبارەکباییتان لێکم لەوەی کە هەڵساون بەو کارە ئەنی مامۆستا دژی حیزب دروستکردنی حیزبێک نەبوو لە دژی دەسەڵاتێکی داپڵەسێنەری وەکو سەدام لەو کارانە مامۆستا لە یەکێتر لە سەفەرەکان تەواو بزانم ساڵی 1995 لە تورکیا ئەچنە خزمەتی خوا لێ خۆش بوو بە ڕێز شێخ عوسمانی بیارە بەڵێ بە حەقەت ئێمە سەفەرە چۆن بوو بەڵێ ئەو سەفەرێک کە چوین بۆ تورکیا کە چوینە ئەستەنبوڵ شێخ عوسمانیش ئەوانی تەشریفیان لە هین بوو لە ئەستەنبوڵ بوون بەڵام لەسەر باغ و خولاسە خانوویەکی هەبوو لەسەر بەحری مەرمەڕە بوو ئەو بەحری مەرمەڕە ئەو زبانە ئاوەیە کە لە بەحری ئەبێزی متەوەسط دێتە ئەوێ یا بەحری ڕەشە نادا یا بەحری ئەبێزی متەوەسط دێتە ئەوێ جا شەو میوانی بووین ئیتر خۆ ئەو شەوەی کەس نەیەبینی لەبەر ئەوەی نەخۆش و ناڕەحەت بوو بەڵام کەوتیانەوە فڵان و فڵانیەن حەزەکەن ببینن ئێتەخواان ناگرێ خۆی مەثلەن حتا ساڵ لەبەرمان و زۆری پێخۆش بوو 5 سەعات بێ کابووی تر باسی ئەدەبیات و خولاسە ئاياتی قورئان و ئەحادیثی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەو بارانەوە زۆر بەحس و گفتوگۆی لێکرا مامۆستا چەند پرسیارێکی کورت ماوە لە خزمەتە یەکێ لەوانە دژوارترین یادگاری ژیانی تۆ کە هیچ کات لەبیرت نەچێ چییە؟ وڵی من سێ چوار جار شتیوان بینیوە یەکێ لە مەسەلەن ئەوانەی کە لە ژیانما ئێشی پێم گەیانوە محەممەدی برام بوو کە مەثلەن لەگەڵ مابوو ئەو لە 86 شەهید بوو و کوڕێکی چاپک و چالاک و کوڕێکی متدەین و پێشمەرگە بوو بەڵێ پێمەگەی پەیوەندی بوو ئێتر لەگەڵ نەوڕسی ئابوون کەوتە ناو کەمینێک لێیاندان محەممەدی برام لەویا شەهید بوو و حاجی نەوڕستی گولە دای لەم سنگەی لە دواوە دەرچوو
شتێکی زۆر هەمواریش خلاصە دیژوار کە ئێشی گیان بەجەرگم ئەو بوو لە کاتی گرانیەکەیە من معاشەکەم لە ئەوقافە 250 دینار بوو فردەی ئاد بە 1150 دینار بوو بە 1000 لە 1000 بەرەو ژوور بوو جا لەو کاتەیە ئێمە هیچمان نەبووچم بە ڕۆبە کیلۆ ڕۆن مەکڕی ئەمجا 500 خێزانش بوون لەو کاتە مثلا کاسبکاریشم نەبوو هەر خۆم بووم یعنی خلاصە وەزێکی زۆر دژواریمان هەبوو جا من لە ماڵ بووم ئافرەتێک هات بوو ماڵمان سێ چوار هەتیوی هەبوو جا هات وڵێ ماوە سایی سێ چوار وتە ماڵمانە ئەگەر نەکراوەتەوە نە چایمان هەیە نە نانمان هەیە نە عانەیە لە باخەڵمانایە نە هیچمان نییە لە ماڵە ئەوی نازانین چی بکەین مناڵ بەسیەتی خلاصە خۆم بسیمە زۆر ناڕەحەت بوو هەتیویش مناڵەکانی ئیتر منیش ئێمە هیچمان نەبوو لە ماڵە تابی ئێمێ مەجبور چیم کرد هاتم لە مەیسەکە هەڵسام و دێتر ماوەچم هۆدەکەی تر بەتانێک مندا بەخۆمە دەستم کرد بە گریان یعنی ئەوە ئێژاوەر بوو کە ئێمە هیچمان نەیسە بێن بە معافرەتە تێگەی وەڵای حتا جامی ئارچێ نەمان و بیدەینی مناڵێکی بێ باوکی پێ بوو ینی مەسەلەن پێ مناڵی هەبوو لە ماڵی خۆیانە جا بەهەرحاڵ ئیتر خێزان مەهات ئەو خێزانە گەورەکەم بەتانێکی لا بەدەم ڕێ و قسەیە کرد ئیتر سەبا ئەما فتە جوابێکی بێنەوە شتێکی لێ بکەین هاتووەمانە بەتانەکەی لەسەر لام کە من ئەگریام یایەوە بەسەرما بەتانەکەویش وڵا دوای سبحان الله یعنی خوا وەکو بیێرم دوعای قبوڵکە مەسەل دوو برا هاتن سێ برا بوون تقریبا یەکیان کاک حاجی نەجمەدین ئەو لەم دەشتا زەراعەتیە کرد هات بۆ ماڵمان و دوو کوڕی تریش هاتن کە دێگەڵینێکیان کاکاوە و یەکیان کاک لوقمان ئیتوتم وڵا شتێکی ئاوا هەیە لە ماڵمان وەلاسە ئەم ئافرێکی ئەوە فەقیرە و ئەمانە وەڵا ئەو کاتبیی وەڵام میسرم فەردێگەرمی بۆ هێنم چوو فەردێگەنی بۆ هێنا شەکری بۆ هێنا ڕۆنی بۆ هێنان چایی بۆ هێنان تێگەی بە سارەی خۆی لەو کاتا زۆر زۆر ئەمجا ئەو برایش نازاوتی منەوە 300 ناوتێمەوە 200 نادێتمی ئەوەی زۆر بوو تێگەی ئەوە مادایەتی ئافرەتەکە زۆر بەدڵخۆشی ڕۆی یعنی من زۆر دڵم خۆش بوو لەو کاتە ناخۆش و زۆر خۆشیش بوو هەمزە یای لە دوایی ئاخۆ لە ئەوڵۆ ئێشی زۆر ئێشم پێگەیی ماڵ لە دواییە کە مینانە هاتە بەرەوە ئیتر تقریبا تۆزە ئارامشم بۆ هات ئەوسا لەم ڕۆژگاری کە ئێمە بڵێن ئومەتی ئیسلامی تیاژین کۆمەڵێکی زۆر مەزهب هەیە چ مەزەبی شیعە مەزەبی سوننە یا ئەو مەزەبانەی کە لەناو خودی مەزەبی سوننە هەن ئەگەر لە جەنا بۆ پرسم کەسێکی مەزەبی دیاستەر بە چ مەزەبێکیت وەڵام و چییە بێ وڵی من ینی بە حەقەت مەزەبەکەی من ئیسلامە تێگەی ئێمە مثلەن وەکو قەزای مەزهب لە ئەسڵە مەزهب لە کوردستانە یعنی ئیمامی شافعی مثلەن ڕائیدە لە کوردستانە بەڵام ئیتر مثلەن هەندێک دروست بوون لا مەذهبی ئەدێ بەڵام من بە حەقەت وەکو مەذهب ئەوە نیم کە بڵێم ئیلا بهەر مەذهبی شافعی بێ و غەیری مەذهبی شافعی قبوڵ نەبێ من لە مثل مەذهبی شافعی ئیمامی ئەبوو حەنیفە ئیمامی مالک ئیمامی ئەحمەد هەر چوار مەذهبەکە بەلامەوە یعنی مەطلوبن و بەلامەوە مەقصود و مەبەستن ئەوسا لە کاری ئیسلامی لە ڕابردوو یا لە کاری چەکداری ئەوەی کە پێشتر کردوتە ئەگەر جارێکی تر تەمەن و دووبارە بێتەوە هەمان ئەو ڕێچکەی پێشوەگریتە بەر یا با بڵێم جوانتر پێت بڵێم لە هیچ شتێکی تەمەن و پەشیمانی لە ڕابردوو کردی بێت و بەڵکو زۆر خۆشحاڵیشم لەو تەمەن و ژیانی کە لەو مەثەلەن بەو ئاسەوارانە ڕۆشتوم زۆر خۆشحاڵم لی و یعنی ئەگەر مەثەلەن نەگەوە وەکو پێغمبەری خوا فەرمی عەلەیهی سڵاو وسەلام ئەگەر شەهیدێکی شەهید بێ بچێتە بەهەشتەوە حەزەکە ئەو پلەی شەهیدیە وەربگرێتە دووبارە یعنی منیش حەزەکەم بگەڕێم بۆ هەمان کاتی گەنجێتی کە بتوانم زیاتر هەمان ڕێباز و هەمان ڕێچکە بگرمە بەر مامۆستا مەحموودی ئازادی جیاواز لەوەی پێشمەرگەیەکی لێهاتوو سیاسیەکی ڕاستگۆ و زانایەکی ئاینی شارەزا و سەرڕاست بووە هاوکات لاکایی ژیانیدا بە کەسێکی قسەخۆش و گفتار شیرین ناودەبرێ و زۆر جار بەسەرات و ڕووداوەکانی ژیانی لە نێو نزیکان و هاوڕێکانی و ئاشناکانی باز دەکرێن ئەو ساڵێن تۆ لە ڕادیۆی سونەت بەرنامە پێشکەشەکەیتەوە بەڵێ دوایەوە ئافرەتی تەلەفۆن و بۆکە تقریبا 5 دقیقە تۆ پێڵی لەگەڵ پیاوەکە تا باش بە ئەو هەرتیان ناگالێت
وڵای من ناخرۆ چی و پێڵێ بەڵێ من زۆر لەگەڵ یا خەریب بووم و باسیەوەیکە کە مێردەکەم لەگەڵ ما خراپە و ئاوایە وتمیش ئامۆژگاری و نەسیحەت مەکرد کە کچم ئاوا بە ئاوا ڕێزی مێردەکە بگرە ئاوا بەدەم بێ و بچۆ ئەومان دوایوتی آخر مامۆستا تۆ بڵێن مێردەکەت هەر لەگەڵ تا خراپێ هەر لەگەڵ تا خراپێ تویتر ئەبێ چی بکەی لەگەڵی ئێتە دوایوتم دایکە کە مێردی من نییە مێردی تۆیە ئەبێت تۆ لەگەڵ یا ئیدارە بکەیت لەگەڵ ئاگەر مێردەکەت وا بکەوان وسی کورە ماوەزایی ئومەتە بە شەرەی و ئیتر بڵین چی ئاوایە بەدەمیا وتم دایکم جارە من مێردم نییە من پیاوم تۆ مێردە هەیە تۆ ئەبێت لەگەڵ مێردەکەی خۆتا باش بی و لەگەڵ مێردەکە تا خاوەنی تەقدیر و ڕێزبی و ڕێزی بگرێوانە با ئەویش لەگەڵ تا باش بێت ئەیماوەساڵێن لە سنە مناڵێکتانە بێ وزە ناڕەحەت خەوشتی وای لەکەوێت ئەلە تۆ لە بێشکان ڕایەژەنی نازانم لەوە چێ سعاتی خەریکی بی زیاتریش ئەو مناڵای ڕخەوی لێ نەکەوێت بەڵام ئەڵە تۆ خەوی لێکەوە مناڵەکەی ماوەسا نەوڕەتی ماڵمان نزیکی دراوسی یەک بووین تقریبان یە بۆ ماڵمان ئێمە کوڕێکمان بوو لە ئێران مناڵەکەمان لەدایک بوو ناوی محەممەد الحەمدای سەژن ماڵی خۆی هەیە ئەیوو مناڵەکە دایکی ناو خەریکیش بوو منیش مناڵەکەم ڕاژەن دوایی مناڵەکە کە من ڕامەژان خۆم بەسەر بێشکەوە خەوم لێ کەوتو بوو من بەڵام مناڵەکە یعنی بەخەبەر بوو زەتەی چاوی هات مناڵە ژیر بوو بووە مناڵەکە جا ئەو هین بوو نەوڕەتی بەلام و زۆر عجایە بوو لا خۆی تۆ مناڵ ڕاژەن خۆت خەو لێ کەوتو بوو کەچی مناڵەکە زەتەی چاوی هات بەخەبەر بوو. بەرنامەی ڕازی تەمەنی ئەم جارەمان بە گێڕانەوەی بەسەرات و سەرگوزەشتەکانی یەکێک لە سیاسی و ئاینیەکانی شاری پێنجوێن و ڕابوونی ئیسلامی کوردستان بەم شێوازە کۆتاییات تا بەرنامەیە تر و بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.